خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. بیری توندڕەوی یاخود بیری توندوتیژی ماوەیەکە گفتوگۆی لە ناوەندە سیاسەکان و شەقامی هەرێمی کوردستان دەکرێت. داعش بەو گروپە تیرۆریستیەی کە زیانێکی زۆری ژیانی بە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان گەیاند ناوەناوە سەر هەڵەداتەوە. ئەوەی جێگەی تێڕامانە هەندێ حاڵەت لێرە و لەوێ هەیە کە کار یاخود کار بە بیری توندڕەوی دەکەن کە یەکسانە بە بیری داعشێک کە دژی مافی خەڵک و خاچی هەرێمی کوردستانە. چۆن دەبێت لە هەرێمی کوردستان و خەڵکانێک هەبێت کە هەماهەنگ بن یاخود پشتیوان بن لەگەڵ بیری توندڕەوی داعشی؟ ئایا ئەم بیرە بیرێکە لە وەکو ئەوترێت لە ئیسلامەوە سەرچاوی گرتووە کە ئێمە بێگومان پێمان وایە نەخێر، بەڵام هەندێک وا باسەکەن یاخود ئەمە بیرێکی بەرتەسچی شۆڤێنی عەرەبیە و لە عروبەوە سەرچاوی گرتووە و هەمیشە بەرامبەر کورد تیار و ئامادێ و بە ناوی کۆمەڵێک بابەتی جیاجیا و لا دەرەوە و بە سوود وەرگرتن لە کۆمەڵێک بابەتەوە دژی کورد بەکاردێنرێت. کورد چۆن بتوانێت ڕوبەڕووی فکری توندڕەوی ببێتەوە لە هەرێمی کوردستاندا؟ ئەم شەو تەوەری ڕەهەندە بە میوانداری هەریەک لە بەڕێزان لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز مامۆستا مەلا مەسعود جاف وتاربێژ و مامۆستای ئاینی مامۆستا بەخێربێی. سوپاس بۆ بەڕێزتان. هەروەها کەمێکتر دکتۆر ماجید خەلیل لێکۆڵەر لەگەڵمانە بێ هەر لێرە لە ستۆدیۆکانمان و لە هەولێرەوە مامۆستا ڕەعەت ئۆمەر بلی مامۆستای ئاینی لەگەڵمانە بێ. سوپاس بۆ بەڕێزیشتان مامۆستا مەلا مەسعودیانی بەڕێزتان. یەکێکن لەو مامۆستا ئاینیانەی پاڵپشت و پشتیوانی پێشمەرگەن. ئەم بیری توندڕەویەوە لەکوێوە لەگەڵ کووردا یان لەکوێوە لەگەڵ هەندێک لە گەنج و تاچی کوردایەکان گیرە بێت کە بێت دژی خاک و خەڵک و پێشمەرگەی خۆی زیان بگەێنەوە بڕواتە ناو گروپێکی تەکفیری وەکو داعشەوە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان، زۆر سوپاس بۆ جەنابتان. سڵاو بۆ میوانە بەڕێزەکانیش. دیارە ئاینی پیرۆزی ئیسلام ئەو ئاینە پاک و بێگەردەیە کە خوای پەروەردگار بە جیبریلی ئەمینە ناردی بۆ پیاغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. سەرەتای ئەم ئاینە و عمقی ئەم ئاینە و بابەتە جەوهەریەکانی ئەم ئاینە پیرۆزە باس لە نەرمونیانیەکە، باس لە ڕێزی ئینسانەکە، باس لە وەسەطیەتەکە کە یەکێ لە ئاەتەکانی قورئانە فەرمێ وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا. واتە ئومەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام ئومەتێکی وەسەتە، دوورە لە توندڕەوی و دوورە لە توندوتیژی و دوورە لە هەموو ستەمێک لە کەسی بەرامبەر ئەگەرچی کەسی بەرامبەر ناموسڵمانیش بێ، ئەگەرچی خارج لە ئاینی پیرۆزی ئیسلامیش بێ. ئێمە ئاینەکەمان لە پیاغەمبەرەوە وەرەگرین عەلەیهی سەڵات وەسەلام کە پیاغەمبەری خوا لە ناو مەکەی پیرۆزە لەو کاتەی کە بانگەوازی ئەکرد بۆ یەکتاپەرستی، بانگەوازی ئەکرد بۆ خواناسی، بانگەوازی ئەکرد بۆ ئەوەی کە وەفا و ڕێز و حورمەت لەو مجتەمەع و کۆمەلگایە بڵاو بێتەوە کە ئەم پیاغەمبەرە بۆ هاتووە ڕێز لە ناو ئینسانەکانە بگەڕێتەوە بۆ یەکتری، بۆ ئەوە هاتووە کە خەڵک لە پەرستنی دار و بەرد واز بێنن و دەست بکەن بە پەرستنی خوای پەروەردگار، لەگەڵ ئەوە توندڕەوی بەرامبەر بە پیاغەمبەر و بەرامبەر بە سەحابە و شوێنکەوتوانی پیاغەمبەر ئەکرا. بەڵام پیاغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ تاقە یەک ڕۆژ و بۆ تاقە یەک جار لەگەڵ ئەو هەموو زوڵمە و لەگەڵ ئەو هەموو توندڕەویش کە بەرامبەری ئەکرا بە سەحابەیەکی نەفەرموو کە بەو شێوەیە جوابیان بنەوە یاوەکو توندڕەویان بەرامبەر بکەن. 13 ساڵ ژیانی پیاغەمبەر و سەحابەکان شاهیدە لە مێژووە کە لە ناو مەکە بە ئەنواع شێوە ئازارە دران، ئازاری دەرونی، ئازاری ماڵی، ئازاری جەسەدی،
پیامبری خو عليه الصلاة والسلام بە سەحابەیەکی نەفەرموو بە ئیشارەیەکیش کە وەڵامی ئەم تونڕەویانە وەڵامی ئەم توندوتی ژیانەی کە بەرامبەریان نەکرێ. بۆیە هەرگیز ئینسانی مسلمان نابێ بە هیچ شێوازێ بیری تونڕەوی لە ناخیا بێ و بیری تونڕەوی لە کاروباری ڕۆژانەیە یا لە هەڵسوکەوتیا ڕنگ باتەوە. ئەوەی کە ئەبینرێ لێرە و لەوێ ماوەی چەند ساڵێکە ئەم بیری تونڕەویە سەری هەڵداوە بەداخەوە ئەمە ئەگەڕێتەوە بۆ جۆرێک هەڵگرتنی شوێنپێی ئەو گروپەی کە بە ناوی خەواریجەوە لە سەردەمی خەلافەتی حەزەتی عەلیە کە ئەمانە دروست بوون بەرامبەر بە خەلیفەی مسلمانانیش دروست بوون بەرامبەر بە مسلمانان دروست بوون لەو کاتەوە ئەم جۆرە فیکرە تونڕەویە لە کۆمەڵگەی ئیسلامیە بەداخەوە بڵاو بوویەوە هەتا دواتر حەزەتی عەلی شەڕی لەگەڵکردن و حیواریشی لەگەڵکردن بەڵام ئێستا کە ئەبینین لەم سەردەمانەی ئێمە هەڵگرتنی شوێنپێی خەواریجە ئەوانەی کە کەسی کەیان قبول نەبێ ئیلا خۆیان نەبێ کەسی کەیان قبول نەبێ ئیلا بیر و بۆچوونی خۆیان نەبێ بەداخەوە ئەم بیرە و ئەم فکرە لە وڵاتی ئێمەشا لە نیشتیمانی ئێمەشا قوربانی زۆرمان داوە و بەداخەوە جۆرێک لە جۆرەکان ئەم فکری خەواریجە لە وڵاتی خۆشمان نابینین و ئەمە پێویستە لەسەر ناوەندە فەرمیەکان و پێویستە لەسەر لایەنی پەیوەندیدار هەر کەسێ و هەر گروپێ و هەر کۆمەڵێ و هەر شەخصێ و هەر وتاربێژێ و هەر نووسەرێ بەرامبەر بە مجتەمع و کۆمەلگا بەرامبەر بە ئەمنی قەومی وڵات بەرامبەر بە مسلمانان بەرامبەر بە هەموو تاکەکانی کۆمەلگا بیرێک لە بیرەکانی داعشی یا بیرێک لە بیرەکانی خەواریج و صیفەت و ئاکاری خەواریج لە ناخیا هەبێ ڕۆژانە ڕنگ باتەوە لە کاریە پێویستە ئەمە مامەڵەیەکی جددی لەگەڵا بکرێ و من بیرمە هەر لەگەڵ جەناب تا دەمێکە چەند ساڵێ لەمەوە پێشوتمان هێشتا داعش لە سووریا بوو نەهاتبوونە عێراق وتمان ئەم بیرە بیرێکی خراپە فکرێکی خراپە کە ئیعلانی جیهادیان کردووە لەگەڵ براکانی ئێمە لە سووریا ئیعلانی جیهادیان کردووە و قەتڵ و عامی برا و خوشکەکانی ئێمەکەن لە سووریا ئەگەر بێت و ئەم بیرە چارەسەر نەکرێ ئەم فکرە چارەسەر نەکرێ پریسکی ئەم ئاگرە بگاتە وڵاتی ئێمە قوربانی زۆرە دەین بەداخەوە لە شەڕی داعشیشا قوربانیمان زۆردا بۆیە زۆر پێویستە کە لایەنی پەیوەندیدار لە وڵاتی ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو بنەما وەسەطیەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلاما هەیە و لە شریعەتی ئیسلاما هەیە کە ئاینی پیرۆزی ئیسلام دوورە لە تونڕەوی دوورە لە ڕەفزکردنی بەرامبەر بە هیچ شێوازێ لەگەڵ توندوتیژیانە لەگەڵ زبری و توندو تاڵیانە بەرامبەر بە حتا وەکوتم نەک لە بینی مسلمانانە حتا لەگەڵ نامسلمان و خاوەن ئاین و بیرەکانی تریشە بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام بە دەرەجەی یەکەم قوربانی دەستی ئەم بیرەتون ڕەوانەیە کورد لە مێژوودا مامۆستا زۆر جار مەسەلەن بەهۆی دڵپاچی خۆیەوە بەهۆی ئەوەی کە هەمومان مسلمانین یاخود زۆرینەی ڕەها لە هەرێمی کوردستانە مسلمانە مەسەلەن بەڵام ینی لێرە و لەوێ بینین هەندێک خەڵک چۆتە ژێر تەسیری ئەم فکرات چۆتە ژێر تەسیری ئەم بابەتە تۆن ڕەویە لە هیچ شوێشی ئاینی پیرۆزی ئیسلامە ئەم فکرە جێگێ بیتەوە کە کەسێک گەنجێک هەرزەکارێک بە جۆرێک وا وێنای بکات کە بەڕاستی بەم فکرە خزمەتی ئیسلام کە بەم فکرە شوێنکەوتوی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بێت بێگومان نەخێر ئەگەر سەیری مێژووی کوردەواری خۆمان بکەین سەیری مێژووی وڵاتی خۆمان بکەین سەیری ئەدای کاری گەورە پیاوەکان و زانا دیارەکانی وڵاتی خۆمان بکەین بە هیچ شێوازێ پەنایان بۆ توندوتیژی نەبردووە و بە هیچ شێوازێ پەنایان بۆ وتەیەکی توندوتیژیش نەبردووە بە هیچ شێوازێ ڕۆژێ لە ڕۆژان مامەڵەیەکیان نەکردووە لەگەڵ خاوەن ئاینەکانی کەشاوەکو وتمان کە بۆنی توندوتیژیشی لێبێ ئەگەر بێت و ملەتی ئێمە بگەڕێنەوە بۆ ژیان و هەڵسوکەوت و وتە و نووسین و تەلیفات و تەصنیفاتی زانا گەورەکانی ئێمە و مێژووی پیاوە گەورەکانی ئێمە لە وڵاتی ئێمە باشترین نمونەی ئیسلامەتیان کردووە باشترین خزمەتیان کردووە بە مجتەمع و کۆمەلگاکەیان لە ڕێی وەسەطیەتی ئاینی پیرۆزی ئیسلامەوە
هەرگیز ئەم بیری تونڕەویە بیری قوڵی ناو کوردەواری ئێمە نییە، بەڵکو بیرێکی هاوردەیە لە وڵاتانی خلیجەوە بە تایبەت بەداخەوە، پێی ئەوترێ بیرێکی سەلەفیەت و پێی ئەوترێ بیرێکی تونڕەوی و پێی ئەوترێ بیرێکی وەهابیەت و پێی ئەوترێ بیرێک لەوانەی کە کەسیان قبول نییە ئیلا خۆیان نەبێ. ئەمانە کۆمەڵێکن پیان ئەوترێ ظاهیری، پیان ئەوترێ متەشەدید، پیان ئەوترێ ئەو تونڕەوانەی کە لە هیچ شوێ مەسەلەن یەکەگرێتەوە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام و دەق و کڕۆکەکانیە. تەنها ئەو ئایەت و فەرمودانەی کە هەمان چەکی دەستی خەواریج بوون، هەمان ئەو ئایەت و فەرمودانە ئێستا ئەوانیش بەسەر موسڵمانانە ئەخوێننەوە کە باس لە کوفر ئەکا، باس لە شیرک ئەکا، باس لە ئەو بابەتانە ئەکا کە حکم تەنها ئەبێ حکمی خوا بێ، ناگەڕێنەوە بۆ بابەتەکان کە سەردەمەکان چۆنە، وەزانایان ئیسلام قسەیان چۆن کردووە لەم ئاەتانە، وەزانایان ئیسلام تەفسیریان بۆ ئەم بابەتانە چۆن بووە. بەداخەوە ئەوەی کە لە وەکوتم صیفەت و ڕەگ و فکر و بیری خەواریج هەیە، ئێستا لە ڕەنگی ئەمانەی ئێستا بە زمانی ئەمڕۆ بڵێن لە وەهابیەکانی ئەمڕۆ، لە فکرەکانی ئەمڕۆ ڕەنگ ئەداتەوە کە ئەمەش قوربانی گەورەی ئەگەر بێت و تا ئێستش بربەدەم ئەم فکرەوە نەگیرێ، ئاگامان لە بڵاوبوونەوەی ئەم جۆرە لە فکرانە بێ قوربانی گەورەتریش ئەدەین کە ئومێد ئەەکەم ئینشاءالله وڵاتی ئێمە بە دوور ئەبێ لەو بابەتانە. بەڵام بە هیچ شێوازێ وەکوتم گەورە پیاوانی وڵاتی ئێمە لەگەڵ بیری تونڕەویان نەبوون و نیشتیمانی ئێمە بە هیچ شێوازێ پەنای بۆ تونڕەوی نەبردووە. ئەگەر لێرە یا لەوێ لە حاڵەتێک لە حاڵەتەکان گرژیش لەما بینی ئاینی پیرۆزی ئیسلام یا لەمە نێوان خاوەن بیر و مەزهبێ لەگەڵ بیر و مەزهبێکی ترا دروست بوو بێ، ئەوەش هەردەستی دەرەکی بووە، ئەوەش هەردەستی نایارەکان بووە بۆ ئەوەی کێشە لە ناو وڵاتی ئێمە دروست. زۆر باشە مامۆستا گفتوگۆی زیاتر لەسەرەکەین. مامۆستا مەلان ڕاعەت سڵاو لێبێ، بۆ چوونی بەڕێستان ئایا و بیری تونڕەویە لە مەسەلەن هەندێک جار حاڵەتە هەندێک گەنجی ئێمە متعاتیفە لەگەڵی یان پاڵپشتە لەگەڵی، لەکوێی ئاینی پیرۆزی ئیسلامە، لەکوێی ئەو ئاینە جوان و پڕ لە تەسامح و پڕ لە کوردەواری خۆمان یەکەگرێتەوە؟ بەڵێ پێشەکی بە ناوی خوای پەروەردیگار، درود و سڵاو بڕژێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری سەروەرمان صلی الله علیه وسلم. ڕێز و خۆشەویستم بۆ جەنابەت و بۆ بەڕێز جەنابی مامۆستا و بۆ بینەرانی ئەم کەناڵە جوانە. بێگومان ئەوانەی جەنابی مامۆستا باسی کرد 100% ئەمن تەییدی قسەکانی دەکەم، قسەکانی زۆر 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 تەواوە. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەندە نەرمونیانە، ئەوەندە تەسامحە، ئەوەندە ڕووی دەرگای بە سەلام و بە ئاشتی کردوتەوە. ئەوە تاکە تەمەشا بکەین دەوڵەتی مەدینە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەوڵەتی مەدینەی دامەزراندووە جێگای هەموو کەسانێک ببێتەوە. جا بۆیە وڵاتی کوردستان ئەگەر تەمەشا بکەین ڕێک دەکرێت بڵێن وەکو دەوڵەتی مەدینەیە، یعنی جێگای هەموو کەسێک بۆتەوە، جێگای پێکەوە ژیانی هەموو نەتەوەیەک، هەموو ئاینێک، هەموو فیکرەیەک، جێگای هەموو کەسێک بۆتە. ئەو بێتە کوردستان هەست بەوە دەکاتن قوربان کە کوردستان جێگەی تەسامح لێ بردەیە. بەڵام لەگەل ئەوەش داوای جنابی مامۆستاش باسی کرد، هەندێک فکر لە دەرەوەی با بڵێن کوردستان و لە دەرەوەی فکر و ئایدۆلۆژیای کورد و کوردستانیەکانمان بەگشتی هاتۆتە ناوی، بێگومان تەسیری کردووە. ئەم بیرانەی کە لە دەرێ دێت لە خەلیز دێت یا بە خود بڵێم لە محافەزەکانی خواروی عێراق و ناوەڕاستی عێراق دێتن کە زیاتر با بڵێم لە سونەکانەوە دێت ناو عارەبەوە. ئەمە فکرێک و بیرێکی تونڕەوی کە لە ناخی خۆیان هەبووە، وەکو چۆن بڵێن پێشتر هەر بە کیمیاباران کردن و بە ئەنفال و بە یعنی تعریبکردن و بە هەموو شێوازێک ئەوان لەگەل میلەتی کورد ئەنجامیان داوە و بەردەوامیش دەبن. ئەم فکرا وەکو چۆن بڵێ وەکو میراتێک لە باو باپیرانیانە بۆیان دەمینێتەوە تا گەیشتۆتە ئەوڕۆ. بەڵام گەنجەکانی ئێمە بەداخەوە ئەمە با گلەیش لە خۆمان بکەین لە بەرەوەی فراغی زۆر هەیە. یعنی فراغەکە چیە بەڕێز مامۆستا؟ فراغەکە چیەوەی بەڕێز لە زۆر شوێنە هەیە. بەێ فراغەکە لە زۆر شوێنان هەیە. یەکێک لەوانە مەسەلەن گەنج تا ئێستا ناوەندێکی ڕۆشنبیری
تەواو بوون منە بەردەست نییە بۆیان جا لە هەر لە بوون منە شوێنێکی مەکتەب و خوێندنەوەیکی بەرفراوان هەبێ کۆڕ و کۆبوونەوەی بەردەوام هەبێ زانکۆکان دەبێ احتیمام و زیاتر بە قوتابیەکانمان بدەن هەر نەچێتە بابیەوەی کە ئللا دەبێ مەعاشە بێ اینجا دەرز بخوێندرێ یان دەبێ بۆ منە ئەو جەدوەلایان بۆ دانرێ ئەوەن دەبێ خەریکە چەند ساڵێک زانکۆکانمان هەوڵ دەدەن یعنی هەندێک کۆنفرانس و کۆبنەوەی باشتر بکرێ بەڵام ئەمانە کە نییە بۆیە فراغێکە گەنجی ئێمە ئێستا هەمووی ئیعلام بابرین فەیسبوک و سۆشیال میدیا کەوتۆتە بەردەستیان هەموو شتێک دەبینن بۆیە ئەم فکرانی لە دەرێ دێت و تەسیریشی کردووە وەکۆی جنای مامۆستا باسی کرد هەندێک فکرەی تونڕەوی با بڵێن لە تەیاری بابرێن هەندێک سەلەفیەتی ئەوانەی تەکفیری ئەو بابەتانەنا بێگومان تەسیرێکی ڕاستەوخۆیان کردوتە سەر گەنجانی وڵاتی ئێمە لە هەموو جێک تەسیری کردەوە بەڵام لەسەر گەنجی ئێمە میلەتی کورد هەتا ئێستا بۆ نمونە ئەو هەموو مامۆستای ئاینی هەیە ئەو هەموو مزگەوتەمان هەیە بابرێن هەموو جمعەکان نزیکەی 3000 وتارمان لە کوردستان هەیە مامۆستایان على لەکسەری یعنی هەمووی میان ڕەون بەشێکی نەبێت کە ئەوەی جنایی مامۆستا باسی کرد فعلان هەندێکمان هەیە کە ئێستا لە کوردستان وتار دەدەن وتارەکانیشیان زۆر یعنی بیری تونڕەوی لێ دێتن بۆ لە مزگەوتەکەی وی تەمەشا بکە بەس ئەو کەسانە کە ئەویان خۆش دەوێ ئەمە کارەساتە ئەسڵوایە مزگەوت لە بۆ گەڕەکێکە هەموو خەڵکی گەڕەکەکە بەشدار بێ لە وتاری ئەو مامۆستا بەڕێزە بەڵام وا دەکا فکرەکە خەڵکی تری قبول نییە جاری وایە لەسەر دەستنوێژێک لەسەر شێوازی ڕاوەستانی لە نوێژ کافر کراوە لە شێوازیەوەی کە بۆ منە ڕدێنی تراشیوە کافر کراوە یعنی ئەم فکرانە زۆر خەتەرە ئەم فکرەیە کە داعشی لێ دروست بووە ئەم فکرەیە قاعدەی لێ دروست بووە ئەم فکرەیە بۆ منە دەوڵەتی طالیبان و فلانی لەسەر دامەزراندووە بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک دەبێ بەرەنگاری ئەم جۆرە فکرانە بکەین ئەم فکرانە نێتە ناو میلەتی کورد ئەم فکرانە لە سەرتاوە کە جنای مامۆستا باسی کرد هەر لە خەوارج و لە معتەزیلە و لەوانەوە تاکە یشتۆتە ئەوڕۆ بۆیە هەر سەردەمێک بلا یعنیگە برێم ڕێک وەکو کۆرۆنا یعنی لە وەختێک بۆ وەختێکی دیکە خۆی دەگۆڕێ بە شێوازێک لەگە شێوازەکان بۆ ئەوەی خەڵکەکە ئیفساد بکە ئەگەر تەمەشای پەیامی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم دەفەرمێ إني جئت لنخرج العباد من عبادة العباد إلى عبادة رب العباد كواتا أما بيامي پیغمبر عليه الصلاة والسلام هاتو بوي بندكان لكويلاتي بندكاني تردربك تنها بندي خواي قوربه بلام لنا وان نخيروانية يعني كسيشان كبوتا بابلين أميريان ياخد برا قوريان يدي أواني ديك همودي پرستن بلام ورا لكم القاء مشتوانية يعني إما بون منهم يحرة دكريم نوێش خوێنێک لە لای من نوێش بکە دەکرێتم بۆ منە فتووا لە مامۆستا مەلا مەسعودی وەربگرێ دەکرێت بۆ منە لە شوێنێکی دیکە نوێژی تەراویح بکە زۆر ئاساییە بەڵام لایوان نابێ دەبێ ئیلا لە مزگەوتەکەی خۆی بێ ئیلا دەبێ فکرەی ئەو جەماعەتەی کە خۆیان بڕیاریاندا وەربگرێ جا بۆ ئەگەر تەمەشای پەیامی ئیسلام بکەینەوە بە تابەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ إني بعثت لأتمم مكارم الأخلاق تخوا لەگەڵ يعني ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەگونجێ منداڵێک ببەی فێرە شەڕ بکەی منداڵێک بکوژرێ یاخود سوکاتی بە تەرم و بە بابرێن ئینسانێکی مردوو سوکاتی پێ بکرێ کەسێک بە زیندوی بێتە سوستاندن ئیسلام منعی کردو مێرولەیەک بسوستێنرێ منعی کردووە يعني بلا تشبيه مشک و جرج و ئانەکە فەلاحەکانمان زۆرجە هەراسان دەکا بڕۆ بە هەموو فتوای تا ئیسلامی بگەڕێ لە هەموو کتوبەکان بگەڕێ یەک فتوایەک نابینیەوە کە ڕێگەی دابێ مشکێک بسووتێنی لەبەرەوەی وەڵا شیناکەیتی ئەوە کردووە چۆن دەکرێت ئینسانێک بسووتێنرێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لا يحرق بالنار إلا رب النار کەس ناتوانێت کەسێک بسووتێنێ ئیلا خوا نەبێ ئەوە عایدی خوایە ئەمە پەیوەندیمان بە ئیشی خوانی لە قیامەت بۆیە ئاینی ئیسلامی پیرۆز بە ڕەحمەت هاتووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ أنا رحمة المهداد أما رحمتكم بوتان هاتوا أواني داعش ديكن براستي هيتس بيوندي برحمة ونية هيتس بيوندي بروشت أخلاق ونية بوي أمانة دور براستي جورترين بابرين زررمندي دستي داعش خودي آيني إسلامي بيروز مسلمانانا شكو أوندي لا مسلمانان يكشتوا برواناكم أوندي لغيري مسلمانان أو غدري كوالا براني إزدي كرا لمسيحية كان كرا لموصل دا ئەوەندەی دیکەش مسلمانانیان کوشتووە مزگەوتیان تەقاندوتەوە یعنی گەیشتوتەوەی قبری پێغەمبەران بتەقێنەوە بەڕاستی ئەمە حەزرەتی یونس یعنی تاریخێکی زۆر دوور و درێژە کە ئەم قبرەی لە مووسڵ بووە و لە سەردەمی خۆی تا گەیشتۆتە ئێستا کەسێک جورئەتی نەکردووە بە هەموو ئاینەکان بە هەموو
ئەو خەلکانەی هەر لە مەغۆل و تەتار و نازەم چێ هاتووە کە جورئەتی نەکردووە دەست بۆ قبرێک لە قبرەکان ببا بۆ نمونە هی پیاوچاکان هی پێغەمبەران هەر کەسێک بەڵام ئەمانە دەستیان لە هیچ شتێک نەپاراستووە بۆی ئەمانە بەڕاستی لە ئیسلام بەرینە ئیسلامیش لەوان بەریە. بەڵێ مامۆستا گفتوگۆی زیاترەکەین. بەڕێز دکتۆر ماجید بەخێر بێی سوپاس بۆ بەشداری بەڕێستان. ئەو بیری توندڕەویەوە لەکوێوە لەگەڵ کولتوری کوردەواری و لەکوێ و ئاینەی ئیسلام کە کورد پێی ڕەوی ئەکات یەکان گیرەکە بینین لێرە و لەوێ هەندێک حاڵەتە بینی کە هاواهەنگە پێت وایە زەمینە سازیەکە لەکوێوە دەست پێەکە کە ئەو بیرە توندڕەویە بگاتەوەی کە گەنجێک هەرزەکارێک بباتە ئاستی ئەو بیرە تەکفیریە کە هاواهەنگەیان هاوبەشە لەگەڵ داعش و 2000 پاڵپشتی داعشەکات. زۆر سپاسان دەکەم. لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە سەرنج و بۆچوونەکانی ئەو مامۆسا ئاینیە بەڕێزانە ببم کە بە وردی گوێم لێگرتن بەڕاستی دنیابینی و تێگەیشتنێکی ئەجگار جوانیان سەبارەت بە ڕەهندەکانی ڕەوگەی تونند و تیژیدا لە وڵاتی ئێمەدا. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت ئێمە ناتوانین کولتوری کوردی خۆمان داببڕێنین لەو کولتورە ئاینداریە ئیسلامیەی کە ساڵەهای ساڵە لە وڵاتی ئێمەدا جێبەجێ دەکرێت. بەڵام ئەو کولتورە ئاینداریەی نێو وڵاتی ئێمە ئەگەر لە ڕوانگەی مێژووی نەتەوەکەی خۆمانەوە تەماشا بکەین تەماشا دەکەین کولتورێکی خاوێنە خەباتێکی دانەبڕاوی مرۆڤ دۆستی کە سەر لەبەری لێوان لێو بووە لە ڕۆحی پێکەوە ژیان و ئاشتەوایی و یەکتر قوبوڵکردن و فەلسەفەی فرەیی لە نێو کۆمەڵگەی ئێمەدا ڕەنگی داوەتەوە کە هەوێنی کولتورەکەش کولتورێکی ئاینی بووە. بەڵام سەرەتاکان یا دەتوانین پێشینەی پەیامی تونند و تیژی کە ئێستا دەبینین لێرە و لەوێ تەنانەت وەکو دیاردەیەک لە نێو کۆمەڵگەی ئێمەدا دەبینرێ زۆر ڕوونە ئێمە دەتوانین لە ڕەهەندە مێژوویەکەوە دەستنیشانی بکەین. بەڕێزەکان خەباتی نەتەوەی ئێمە کە هێشتا وەکو نەتەوەیەکی بندەست ئەگەر بە تەواوی هەموو کوردستان وەربگرین ئێمە لە قۆناغی خەباتی ڕزگاری خوازی داین. لەم خەباتە ڕزگاری خوازیەدا ئاین بازوویەکی بەهێزی بووە بۆ ڕاسان بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ دروستکردنی ڕۆحی بەرەنگاری بۆ ئاڕاستەیەک بۆ پیشاندانی ئاڕاستەیەک کە ستەم نەمێنێت دەرهەق بە نەتەوەی کورد. تەماشای ڕەوگەی تەسەووفی نێو کۆمەڵگەی کوردی بکە بە تایبەتی لە نەقشبەندیەکانەوە. ئەو فەراغەی کە لە دوای پلانێکی نێونەتەوەیی و هەرێمی کە بە پەیمانی ئەرزڕۆمی دووەم ناو دەبرێ سەر لەبەری میرنشینە کوردیەکان لێ نێو دەچن رووسیای تزاری و بەریتانیا و فەڕەنسا بەشداری دەکەن کە دەسەڵاتێکی ناوەندی سەرانسەری ئیمپراتۆریەتی عوسمانی بگرێتەوە هەموو میرنشینە کوردیەکانمان نەمان لەو فەراغەدا لە ماوەی 20 ساڵدا دەبینین ڕۆحێکی بەرەنگاری لە نێو نەقشبەندیەکانەوە سەر هەڵدەدا دڵێکی ئازادی خوازی دێتە گۆ ئەم هاتنەگۆیە پێمان دەڵێ پێویستە نەتەوەی ئێمە سەربەخۆ بێ پێویستە داگیرکەرانی وەکو عوسمانی و وەکو ئێرانیە قاجارەکان و پێش قاجارەکان سەفەویەکانیش ئاین نەکەنە ئامڕازێک بۆ بندەستکردنی نەتەوەی کورد. پەیامی کۆمەڵەی کوردانی شێخ عەبدوڵڵای نەهری کە بابی یەکێک بووە لە خەلیفەکانی مەولانا خالیدی نەقشبەندی کە لە 33 خەلیفەیدا زۆرترینیان کورد بوون هەر هەمویان ڕاسانێک بوون بۆ ڕوبەڕووبوونەوەی ستەمکاری کە ئاین لە پشتی بووە. لە کۆبوونەوەی کورداندا کە یەکەم تەجەموعیا کۆنگرەی نیشتیمانی سەرانسەریە کە دەتوانین بە سەرەتای دروستکردنی هزری نەتەوایی کورد ناوی بنین باس لەوە دەکا کە ئیدی نابێ ئاین وامان لێ بکا ئێمە بندەست بین ئێمەش خاوەنی ئاینێکین کە ڕۆحی بەرەنگاریمان فێر دەکا لە کۆمەڵەی کورداندا کە زۆرترینی مێژووی نوێی ئێمە کە بەڵگەنامەی لەسەر بێ دیکیومنتی لەسەر بێ ڕاپەڕینی شێخ عەبدوڵڵای نەهریە کەواتە ئاین بۆنا ئەو ڕۆح بەرەنگاریە دەتوانێت بدا بە کورد و دەتوانێت ئەو ستەمەی ساڵەهای ساڵ بوو لە سەردەمی میرنشینە کوردیەکاندا کە ئێزیدیەکانی دەدا بە گژ مسلمانەکاندا کریستیان و مەسیحەکانی هان دەدا بۆی ببنە بەشێک لە پرۆژەی داگیرکاری لە سەردەمی تەریقەتەکانی نەقشبەندیدا بە تایبەتی لە جوڵانەوەی شێخ عەبدوڵڵای نەهری بەدواوە کۆتایی بەو حاڵەتە هاو مەسیحیەک وەکو مسلمانێک چەکی هەڵدەگرت مسلمانێکی لڕی شیعە مەزهەب یا لە ئیلامدا هەمان جۆش و خڕۆشی بۆ و ڕاسانە هەبوو کە شێخ عەبدوڵڵای نەهری جاڕی بۆ دەدا و بانگەوازی ئازادی خوازی دەکرد کەواتە دەبێت بپرسین بۆچی لە مێژووی هاوچەرخی ئێمەدا بە تایبەتی لەم ساڵانەی دواییدا
پەیامێکمان هەیە کە بەناوی دینەوە تندوتیژی دەکا و فکرێکی سیاسیمان هەیە کە وەکو پرۆژەیەکی دەرەکی وەکو بیرێکی ئیسیراتکراو لەنێو بابەتە کۆمەڵایەتەکانی ئێمە ڕنگدانەوەی هەیە ئەو گیانە پێکەوە ژیانە وەختە کۆتایی پێدێنێ وەختە گڵۆڵەی گەورەی پێکەوە ژیانی و ئاشتەوایی و بیرێکی ناوچەگەرایی و ململانەیەکی مەزەبی تااقەت پڕووکێنی خراپ لەنێو کۆمەڵگەی ئێمەدا دەچێنێ و گەنجەکانمان بە ئاراستەیەک دەدا کە بۆنی تەکفیر لە دەمیان دێ ئەم حاڵە و بەداخەوە دەبینین لە مزگەوتەکانەوە پرۆژەی دابشکاری پرۆژەی تەفرەقە دروستکردن و پرۆژەی پەیامێکی نامۆ بە نەریتی کۆمەڵگەی ئێمە دێتە گۆ لە کاتێکدا مزگەوتەکان شوێنی زانست بوون وەک کەڵەپیا و وەژنی سەلاری مەزنی لە کۆمەڵگەی کوردیدا دروست کردووە کەسانی وەکو مدەڕیس وەکو زەڵمی وەکو سەجادی وەکو گەناوی و ئێمە چەندان زانایی ئاینی گەورەمان هەیە کە بیرکردنەوەیان بە جۆرێک بووە وڵاتانی دەرەوە کۆمەڵگە عەرەبیەکانی دەرەوە ئاتاجیان بەم زانە ئاینیانە بووە بۆی فتوایان بۆ بدەن بە درێژایی چەند سەدە لە بەغدادا مفتی گەورە کورد بووە کە فتوای داوە و لە سەعدیە و جەلەولا و ناوچە دابڕێنراوەکانەوە داوایان لە زانای ئاینی کورد کردووە کە بچێت لەوێ پێشنوێزیان بۆ بکە وتاریان بۆ بدات دەستیان ماچ کردووە ئێستا ئەم بیرەتون ڕەوێ وای کردووە لە سەعدیە و جەلەولادا سەری کورد دەبڕن دەبێت بزانین ئەم قەڵەمبازی قەیرانە لەکوێوە سەرچاوەی گرتووە ئەو زمینە سازیەی لەکوێوە بوو ئەم زمینە سازیە مامۆستا ئەمە تەنها پەیوەندیە بە کۆمەڵگەی ئێمەدا ئێمە دەزانین لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بیری ئیخوانی کە درێژکراوەی بیری وەهابیزمە بە جۆرێ لە جۆرەکان فۆرمێکی تێکەڵە و ئاراستەیەکی تێکەڵیان لە خۆیان گرتووە ڕێخستنێکە لە دوای جەنگی جیهانیەوە نەخشێکی گلۆباڵی بەخۆوە بینیوە زیاد لە 40 وڵاتی تەنها ئیسلامیدا ئەمانە ڕێخستنیان دروست کردووە لە پەنجاکان بەدواوە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ تەواوی دیکۆمانتەکان جەخت لەسەرەوە دەکەنەوە کە پرۆژە ئیستیعماریە نێونەتەوەییەکە بۆ ئەوەی ڕەهەندی ڕۆشنگەری ئازادی خوازی پێشکەوتنخوازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەڵنەدا بیرێکی چەقبەستووی ڕادیکاڵ و فەندەمێنتاڵی لە کۆمەلگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چاندووە کە ئەم ڕێخستانە لە دوایەوە ئەم ڕێخستانە ئێمە دەزانین چۆن پەیتا ستێپ بای ستێپ بیرکردنەوەی تندوتیژیان لە نێو کۆمەلگەکانی ئێمەدا چاند تەوانشای میتۆدی پەروەردەی وڵاتانی عەرەبی بکە هەمووی ئەو ڕێخستانیان لە دەورە لە ساڵی 1944ەوە کە وەهابیزم محەممەدی کوڕی عەبدولوهاب لەگەڵ بنەماڵەی ئال سعود یەک دەگرن بانگەواز لە نێو نیمچە دوورگەی عەرەبیدا لە بواری پراکتیکیدا برە و پێدەدەن بۆ یەکەم جار کە بیرێکی سەلەفی چەقبەستووی ڕادیکاڵە و لەسەر کۆمەڵێ ئەفکاری بنیادنراوی تەرجمەکراوی حرفی بۆ دەقە پیرۆزەکان دێنە پێشەوە ئەم حاڵەتە وا دەکا میتۆدێکی پەروەردەیی دەچێنێت لە سعودیەوە دەست پێ دەکات لە میسڵەوە لە وڵاتانی عەرەبی و لە پەنجاکانی شەدێتە عێراقەوە بۆ نمونە لە سعودیەدا تا ئەم ساڵانەی دواییش شیعەیەکی ڕۆژهەڵاتی سعودیە کە هەموو کۆمپانیا نەوتیەکان لەوێن کە کۆمپانیای ئارامکۆ لەوەیە تا ئێستا شیعەیەک ناتوانێت کارمەند بێ لە نێو یەکێک لە کۆمپانیەکانی ئەوێدا تا ئێسش جادەی نێوان دێهاتەکانی شیعە نشینەکان جادەیەکی خۆڵیە تاوەکو ئێستش لە پەروەردەی مەکتەبەکانی سعودیەدا منداڵێکی شیعە ئەبێ بەخۆی بڵێتەوە زەندیق ئایا ئەمە ئەو ڕەحمەتی عالەمینەیە کە ئیسلام داوای دەکا دەبێ بەخۆی بڵێتەوە تا ئێستا توێژینەوەیەکی زانستی لەسەر شیعەکانی سعودیە لەسەر شیعەکانی کوێیت نییە لەسەر یعنی ئەم حاڵەتە تەماشای بەڵێ دکتۆر ئەو خەتە وەهابیە توندڕەویە کە بەڕێزت تەفاسیلت پێیدا لەگەڵ ئەو خلافێکی تەواوی هەیە لەگەڵ ئەو ڕەحمەتە للعالەمینەی کە خوای گەورەیە ئەو خەتە لە هەرێمی کوردستان هەیە کاری لەسەر دەکرێت بابەتەکە ئێمە ڕەنگە بە ئینسان بە ویژدانەوە قسە بکە لە نێو ڕەوتی وەهابیدا لە ڕێو ئەو ڕێخستنە ئیخوانیانەدا ڕەنگە جوانانێک هەبن بەدڵ و بەگیان ئەو ئاینەیان گرت بێ و دڵسۆز بن و ئینسان دۆز بن بەڵام دوجار ئێمە ڕاستپاردەی ئەم فیکرە حسابی بۆ دەکەین چونکە بە پێی تەواوی توێژینەوەکان دەبینین لە دەرهاویشتەی ئەم فیکرەدا ئێمە بۆنوبەرامی پرۆژەی دەرەکی دەبینین دەستێوەردانێکی زەقی
چێکردنی ئەو ململانەیە دەبینین بۆ نمونە لە قۆناغێک لە قۆناغەکانە ئەمریکا لە پشتیەتی ئەمریکا لە بۆ نمونە لە سەردەمی مەهدی عاکفدا کە مرشدی باڵای ئیخوانە ڕێوشوێنێکی تەواو بە پشتبەستن بە کۆمەڵگەی نێودەوڵەتی وە بە تایبەتیش ئەمریکا کە دەیەوێت سەدێک لە بەرامبەر کۆمۆنیزمدا دروست بکە زەمینە سازیەکی زەنگین دروست دەکرێت بۆ ئەو خەتە ئیخوانیە گەنجانی عەرەب لە نیمچە دوورگەی عەرەبیدا هان دەدەن بە فیکری جیهادی بە فیکری تەکفیری بە نەخوێندنەوەی بەرامبەر بەبێ پاسپۆرت لە نێوان وڵاتانی عەرەبیدا هاتوو چۆ دەکەن دەچنە ئەفغانستان لەوێدا دەبینین ململانەیەکە بەشێکە لەو ململانەیە کە لە نێوان بلۆکی ڕۆژهەڵات و ڕۆژاوادا هەیە بۆ یەکەم ڕێخستنی ئیسلامی ڕادیکاڵ لە سنوورەکانی سۆڤێتدا دروستە بێ پێشەوەی لە نیمچە دوورگەی عەرەبیدا دروست بێ ئەمە وەڵامێکی لۆژیکی دەوێ لەبەرەوە بەڕێزەکەم ئەم فیکرێکی ئایدۆلۆژی ڕادیکاڵە و سەر لەبەری ئەو ڕێچکانی سەرچاوانەی کە ئاڕاستەی دەکا توندوتیژیمان پێ دەڵێن لە هەرێمی کوردستان کاری لەسەر دەکرێت لە هەرێمی کوردستاندا بڵێ ئەو فیکرەیە هەیە من تەنانەت دەتوانم بڵێم فکری توندوتیژی ئیسلامی سیاسی تەنها لە بازنەی ڕێخستنە ئیسلامیەکاندا نەوەستاوە بەڵکو بە پێچەوانەوە ئێمە دەتوانین بڵێن لە ناو ڕێخستنە ئیسلامیەکانی وەکو کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی یەکگرتو ئیسلامیدا جۆرە لە میهرەبانی جۆرە لە پێکەوە ژیان جۆرە لە ڕازیبوون بەو سیستەم و دەسەڵاتەی کە هەیە دەخوێنرێتەوە بەڵام دوجار ئەم فیکرە بە جۆرە لە جۆرەکان ئاڕاستەکراوە کە لە ڕەنگە لە دەستخۆشیان دەرچوو بێ لە بازنەی حیزبی یەکگرتو و کۆمەڵ و بزوتنەوەش هاتۆتە دەرەوە و تەنانەت ڕەنگە لە نێو حیزبە سیکۆلار و نەتەوەییەکاندا هێزگەلێکمان هەبێ وەکو داعش بیرکاتەوە لە ئاستی باڵای بەرپرسایەتیشدا بێ لە تێڕوانینەدا بۆ ژن بەو جۆرەیە لە دنیابینیدا بۆ کۆمەڵگە بەو جۆرەیە لە خوێندنەوەی کولتوری جیاوازدا بەو ڕەهەندەوە تەماشا دەکات ئەمەش پەیوەندیدارە بە گەلێ هۆکاری دیکەوە یعنی کەشێکی بەهاری ڕەخساوە بۆ بڵاوبوونەوەی توندوتیژی ئیسلامی ئەم کەشە بەهاریە بەشێک لەوەی کە ئاوی دەدا بریتە لە بێکاری بریتە لە گەندەڵی لە سیستەمی دەسەڵاتدا بریتە لە ئاوڕنەدانەوەمان لە پەروەردەیەکی تەندروست و چاک بریتە لە دروستبوونی چەند خاڵێکی لاواز لە خوێندنی باڵادا کە پێویستە پڕ بکرێنەوە بریتە لە فەراغی فکری وەزارەتی ڕۆشنبیری کە پێویستە ئیشی لەسەر بکرێ و زۆرتر ئیشی لەسەر بکرێ هۆکارگەلی دیکە یارمەتی ئەوەیە بەڵێ فکری توندوتیژی لە کۆمەڵگەی کوردی ئێمەدا هەیە و ڕێگری لێ ناکرێت و ئەم کەشە شێوا و هەژیوە ئەم هێزە هەژیوە وای کردووە لە کۆمەڵگەی ئێمەدا کە ئەم فیکرە بە ئاسانی ممارەسەی ئەدەبیات و کاری خۆی بکە وڵاتانی هەرێمی بە ئاسانی دەستێوەردانی تێدا دەکەن ئێمە چەندین نمونەمان لایە قۆناغ بە قۆناغ کە وڵاتانی هەرێمی فکری پاکی ئیسلامیان خۆستوەتەوە بۆی بە لای توندوتیژیدا بەرن لە سەردەمی عەبدولکاریم قاسیمەوە حیزبی بەحسی عێراقی کە کار دەکا بە پێودانگێکی ئاینیانە کار دەکات بۆ ئەوەی بە فکری ئیسلامیانە کۆمەڵگەی کوردی بندەستکە مەداریسە ئاینەکان بە ڕەهەندێکی تونڕەوانەوە ڕام دەکا بۆ ئەوەی بیری نەتەوەیی سەر بە بڕێو بکوژێ لە سەردەمی هەردوو عەبدولسەلام عارف و عەبدولڕەحمان عارفدا بۆ نمونە لە تەواوی ناوچەتدا بڕێنراوەکاندا لە کەرکووکدا زۆرترین مەدرسەی ئاینی دادەنرا یەک مەدرسەمان نەبوو کە زمانی کوردی و بۆنی زمانی کوردی تێدا بێ ئیشیان دەکرد کە ئاین بکەنە ئامڕازێک بۆ بندەستکردنی نەتەوە دوایی لە 63 و دواتریش لە کۆدەتای دووەمیانە لە 68دا و لە قۆناغی سێەمیشدا لە 1970ەوە کە سەدام حوسێن دێتە سەر تەختی دەسەڵات بە بەرنامە ئیش دەکەن لەسەر ئەوەی کە پرەنسیپ و پەیامە جوانەکانی ئیسلام بەکار بهێنن کە پیرۆزیەکانی ئیسلام ڕەمزەکانی ئیسلام ڕێڕەوی مێژووی ئیسلام بەکار بهێنن بۆ بندەستکردنی نەتەوەی کورد تەنانەت پەنا دەبەنە بەر قادسیە و وەدەیان نمونەی سەروەری مێژووی ئیسلامی دیکە بۆ سڕینەوەی سیاسەتێک کە کورد دەیەوێ بیکە مەسەلەن ئێمە ئەوە دەبینین لە ئەنفالدا خۆی دەبینێتەوە و ئەنفال ئەوە دیوەزەقەکەی ئەو حاڵەتەیە و بە شێوازێکی شاراوە ئیشیان لەسەر فکری دەیانی وەکو ساتە لە حەسری کردووە کە ئیسلامیان بەکارهێناوە بۆ بندەستکردنی هەموو نەتەوەیەک کە عەرەب نییە بەڵێ دکتۆر گفتوگۆی زیاترەکەین بەڕێز مامۆستا و ئەوەی کە دکتۆر خوێندنەوەیەکی بۆ کرد و بەوردی باسی لەوە کرد ئێمە خاوەنی کولتورەکەمان تێکەڵی ئاینی پیرۆزی ئیسلامە و لێکتر جیاناکردنەوە بە هاجوانەکانی کولتورەکەشمان لە ئاینی ئیسلامی پیرۆزەوە وەرگرتووە بۆچی
تا ئەم دەقێش سوود لە مێژوو وەرناگیرێ بە ناوی ئاینەوە هەندێکمان ئەگەر زۆریش نەبێت بەڵام دەسێتە ژێر ئەو بارە توندڕەویە ئەو خیتابە توندڕەویە کە کوردی پێ ڕقم دوو بێ پێی ئاینیشی ڕاستەقینە و ساف و خلاصە نەبێت بۆ وڵات بێگومان ئەو پرسیارە ڕوبەڕووی لایەنی فەرمیە بێتەوە بەوەی کە وەکو دکتۆری بەڕێزی شارێ پێ کرد لە خەلیفەکانی مەولاناوە لە مەدرسەکانی مەولانا مەشرەبیەوە لە حوجرە و تەکێ و خانەقا عریق و دێرینەکانی ئەم وڵاتەی ئێمەوە کە سەدانی وەکو مەحوی و نالی و مەولەوی و مدەڕیس و مامۆسای گەورە و مامۆستا مەلا باقری بالک و چەندان عالم و زانای گەورەی تری بەرهەم هێنا بەداخەوە ئێستا حوجرەکانمان بێنازن حوجرەکانمان لایەن بەلایە ناکرێتەوە فەقێ و ئەو جی لە جوانە پاکە بێگەردە کە لە حوجرەکانە پەروەردە ئەبن ئاینێکی پاکی ئیسلامیانە و کوردەواریان ئەخوێند لە پەنای خوێندنی علومی شەرعیە هەستی نەتەوایەتیان لەگەڵا تێکەڵە کرد هەستێکی ئەدەبی و شیعر و هونەریان لەگەڵا تێکەڵە کرد ئەم بابەتانە بیری بەلا ناکرێتەوە بۆیە ئەو فەراغانە دروست بووە هەتا ئێمە نەگەڕێنەوە بۆ ئەو ڕێچکانە هەتا ئێمە نەگەڕێنەوە بۆ ئەو مەدرسە جوان و پاکانە کە مەدرسەی مەولانا خالید بوو مەدرسەی کاک ئەحمەدی شێخ بوو مەدرسەی ئەو طریقەت و ڕێگە و ڕێبازە پیرۆزانە بوون کە خزمەتی پاک و جوان و دیار و گەورەی هەم بابەتی ئاینی و هەم نیشتیمانی و هەم نەتەوەیی و هەم پێکەوە ژیانی ئاینیش کرد لە وڵاتی ئێمە ئەوە ڕۆڵی ئەوان بەباشی پێنادرێ ئەوە خزمەت بە مەدرسەکانی ئەوان ناکرێ ئەوە دڵی ئەوان خۆش ناکرێ بەداخەوە ئەوە بڕوانامەکانی ئەوانە ئیعتیباری باشی پێنادرێ بۆیە ئەو فەراغە گەورە دروست بووە بۆیە ئێستا کارەساتە گەنجێک من دکتۆرێکی بەڕێز بۆی باس کردم کاکزانە مامۆسایەکی بەڕێزە دکتۆرێکە لە یەکێ لە ناوەندە ئەکادیمیەکانی وڵاتی خۆمانە بڕابکەوتی لە ناو محازەرە و لە ناو پۆلە گەنجێک هەستاوە وتێتی مامۆستا من نەچمە دەرەوە لە محازەرە دانانیشم بۆچی وڵات تۆ پێت وایە ئەشعەری و ماتوریدی ئەهلی سونە و جەماعەن تۆ مادام ئەشعەریت پێ ئەهلی سونە و جەماعەیە مادام باس لە گەورەی ئەبوو حەنیفەکەی مادام باس لە فەزڵ و گەورەی مەولانا خالید و کێو و فڵان طریقەت و تەسەوف و عیرفانەکەی تۆ ئیمانت جێگەی پرسیارە و ئەمانە هیچیان ئەهلی ئیمان نەبوون من نامەیە گوێم لە محازەرە بێ ئەمە کارەساتە لە ناوەندی ئەکادیمی ئێمە بیرەتون ڕەوەکەیە بەسەریا زاڵ بە بەسەر و خوێنکارە ئەمە نمونەی زۆرە ئەمە هاوڕێ زۆرە ئەمە هەر ئەم تاکە نییە ئەمە ئەم شخصە نییە ئەمە لە پشتەوە دەرسی پێدراوە ئەمە پێی فێر کراوە کە داد بەلای هاوڕێیەکی یەزیدی تا لە ناو قۆناغەکانی خوێندن و جامیعا نابێ مەرحەبای بکەی ئەمە پێی وتراوە کە ئەگەر سیما و جلو بەرگەکەت وەکو فڵان و کێ نەبێ تو ئەهلی ئیماننی ئەمە پێی وتراوە ئەگەر تۆ بەداخەوە لەگەڵ فڵان مەدرسە و فڵان مزگەوت و فڵان شێخ و فڵان چیانەبی یعنی بابەتەکان وەکو دکتۆر فەرمووی کورد کراوەتەوە بۆ بە حرفیکردنی دەقە ئاینەکان ینی تۆ سەیری کە ئەمانە بەس تەنها دەقە ئاینەکان وەکو ظاهیرێک ئەخوێننەوە وەکو ظاهیری دەقەکە خوێنێتەوە بەبێ ئەوەی لە تەفسیر و لە مەغزا و لە مانا و لە مەقاصدی شریعەت تێگەشت بێ مامۆستا من پرسیارێکی ڕاشکاو بکەم پێت وایە لەو شاری جەناب تا کە ئەمڕۆ جەنابەت خودبەتیان خوێندوێتەوە خەڵکێک هەبێ بە ئاشکرا بەناوی دینەوە بەلا ڕێدابردن بکاوە مێشتی کۆمەڵی خەڵک بەلا ڕێدا ببات من ناڵم مەسەلەن فێری بکات بەڵکو بەلا ڕێیدا ببات و بڕاتەوە سەر ئەو خەتەی کە داعش ئێستا سوودی لێ بینێت ئەمڕۆ بە بۆنەی بڵاوبوونەوەی وتارەکان ئەمە ئەگەر ئەو شاهیدێ منیش نەیدەم تەکنۆلۆژیا ئەو شاهیدێ ئەدا یەک سێرجی کەم کە بەسەر هەندێک لە وتارانە وەکو دکتۆری بەڕێز فەرمووی مزگەوتەکان بۆتە جێگەی توندوتیژی بەڵام پێم وایە مەبەستی بە بەشێ بە هەندێک لە وتاری مزگەوتەکانە نەک هەمویان بەڵێ وتاری مزگەوت هەیە کە ئەسڵەن نەتەوایەتی و نیشتیمانی پێ کوفرە یعنی تا ئەم دقەی لەگەڵا بێ ئێمە ماوەی چەند ساڵە قوربانیە دەین گەنج و لاوەکانمان بەدەستی بیری تونڕەوی داعشی خەواریجی سەلەفیەت وەهابیەت هەموو ئەو بیرە تونڕەوانەی کە هەمویان لە دوجارە خزمەتە بە بیری تونڕەوی هەموو ئەمانە چەندە قوربانیمان داوە هەتا ئێستا لە مینبەری مزگەوتەکەیەوە بەدەمیان نەهاتووە بڵێ خوایە پێشمەرگە بپارێزی پێی وایە ئەمە کوفرە پێی وایە ئەمە شکە
پێ وایە نابێت دوعا بۆ بابەتی نیشتیمان و نەتەوە بکەی ئەسڵەن ئەو مزگەوت و مەلا و وتاربێژەشی پێم مامۆستایەکی ئاینی شەرعی حەقی نییە کە دوعا بۆ نیشتیمان و نەتەوە و پێشمەرگە و وڵات و خاک و ئەو بابەتانە بکە ئەنی ئەمە کارەساتە لە ناو ناوەندە ئەکادیمیەکانە وەکوتم بەم شێوە بیرکردنەوەی هەبێ بێگومان لەم بیرانە زۆرن ئەگەر نین ئەم بیرە چی ئێستا تازە سەرهەڵەداتەوە لە ناو ئێمە خەڵکی پێکافر و پێموشیک بێ بۆیە هەر کەسێک بە هەر ناوێکەوە خزمەت بە بیری خەواریج بکە و بیری تونڕەوی هەبێ لە هەر مەدرسەیەک بێ لە هەر فکرێک بێ لە هەر قۆناغێکا بێ ئەمە گەورەترین خەتەرە بۆ ئایندەمان و بۆ ئێستەمان و بۆ نەوەکانمان بۆیە پێویستە لەسەر لایەنە فەرمیەکان بە وردی خزمەتی ئاگایان لێبێ خزمەت بە نیشتیمان بکەن دەرفەت نەسازێنێ بۆ وتاربێژێ دەرفەت نەسازێنێ بۆ تاکێ بۆ شەخصێ بۆ کەسێ بۆ مامۆستایە بەداخەوە بۆ دکتۆرێ لە زانکۆکانە دەرس بە تەلەبە بڵێتەوە ئەوە فکر و بیری بێ یعنی ئەبێ ئێمە تەعاملی ئەم بابەتانە زۆر بە وردی بکەین من جارێکی کەشتومە لە جێگە و میدیاکانیکە ئەگەر بە وردی مامەڵە لەگەڵ ئەم بابەتان نەکرێ ئێمە قوربانی گەورە دەین کە تا ئێستش قوربانی گەورەمان داوە بە وردی مەبەستم ئەوەیە کە بیری وەهابیەت و ئەم بیرە تونڕەوە کە هەموو شتێکی پێڕەفسە قەناعەتی وایە ئەوەی کە لەگەڵ بیرکردنەوەی منانەبێ ئاخر ئەمە کارەساتە تۆ لەسەر تەلەفوظکردن بە نێت خەڵکو پێ کافر بێ بڵێ هەر کەسێ بڵێ نێتمە 4 ڕەکعەت نوێژی عیشا بە جەماعەت بەجێنم بۆخوا ئەڵێ بیدعەت کردووە گوناهت کردووە تاوانت کردووە یعنی ئەگەر خەڵکێ پێی وابێ کە گوێی لە سەڵاواتی دوای بانگ بێ لە مزگەوتێکە ئەڵێ ئەو مزگەوتە ئەهلی بیدعەیە دروست نییە نوێژی لە دواوە بکری ئاخر ئەمە بیرێکی داعشیە ئەمە بیرێکی خەواریجیە یعنی هەر کەسێ پێی وابێ ئەو خزمەتانەی کە مەولانە کردوێتی مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس کردوێتی بچوە تەواوی دانراوەکانی مامۆستا تەواوی خزمەتەکانی مامۆستا تەواوی ئەو مەدرسانەی کە وەکوتم بیرێکی میان ڕەوی جوانیان هەبووە خزمەتیان بە شریعەتی ئیسلام کردووە کە ئەگەر ئەوان نەبوونایە ئێستا ئەو تۆزە ئارامێشمان نەئەما ئەمە کارەساتە تۆ شێخێکی قەتەری شێخێکی سعودی شێخێکی کۆیتی فڵان ئیمامی جەزائیری و تونسی و لیبیت پێ لە پێشتر و چاکتر و عالمتر و ئەولاتر بێتە ئەو هەموو عالمە دیارێکە لە وڵاتی ئێمە هەبوو باشە من خاوەنی شێخ عومەری قەرەداغیم خاوەنی مامۆستا مەلا باقری بالکم وەکو دکتۆر فەرمی خاوەنی زەڵمیم خاوەنی ئەو هەموو دکتۆرە بەڕێز و خاوەنی ئەو هەموو عالمە گەورەی ترم چ پێویستم بە گەڕانەوەیە بۆ فتوای شێخێکی سعودی و قەتەری و فڵانی مامۆستا سپاسەکەم مامۆستا مەلا ڕەعەت کەواتە ئێمە چۆن بتوانین ڕوبەڕووی ئەو فکرە ببینەوە بتواندرێت سەکەرەنەکە و گەشەنەکە و قسەیەکێ لای هەندێک لە هاوڵاتیانەوە بەداخەوە لە کەوانەیە کا منەڵێم کاسبی بە ناوی دینەوە نەکرێت یەکێک پێی تەقدیس بکرێت دوزار کاسبی پێوە بکە بە هەر جۆرێکەوە بێت بەێ دەست خۆش بێتن پرسیارەکە زۆر لە جێگای خۆیتی من دەستخۆشیم بۆ دکتۆر هەیە بۆ جنابی مامۆستاش کە بەشێک لە قسەکان ئامادەم کرد و باسییان کرد فعلان دەکرێت ئێمە ڕێگریکی باش لەم فکرە بکەین و زۆر ئاسانیشە بۆ ئێمە لەبەرەوەی زمینە سازێکی چاکمان هەیە لە مەسلەی میانڕەوی و میلەتی کورد خۆی لە خۆیدا میانڕەوە خۆی لە خۆیدا تونندڕەو نییە ئەم فکرە تونندڕەویە هاوردە دەکرێت بۆ ناو میلەتی کورد میلەتی کورد میلەتێکە قبولی هەموو خەڵکێکی دیکەیتی ئەمە بەس لە کەسی میانڕە و دەبیندرێ کەسی تونندڕە قبول ناکە بەڵام میلەتی کورد ئەگەر فریای خۆی نەکەوێ بە هەمومانەوە یعنی هەر لە جنابی دکتۆر لە مامۆستای بەڕێز و هەمومان وەزارەتی ئەوقاف یەکێتی زانایان حکوومەت بەگشتی و حتا هەموو بابرین خەلکی کوردستان بە هەموو ناوەندەکان پێش هەموو شتێک بەڕاستی دەبێ وەکو جاران حجرە بکرێتەوە و مامۆستای ئاینی جوان پەروەردە بکرێتن وەکو مامۆستانی پێشووتر کە پەروەردە کراون مامۆستایەک پەروەردە دەکرێت کە بە فکرێکی میانڕەوی هەروەها بە فکرێکی کوردیانە تەماشای ئاینی ئیسلامی پیرۆز بکە و داقە جوانەکان بەو پەڕی میانڕەوی خۆی جوان شی بکاتەوە بۆ میلەتەکەی خۆی ئەمە هەندێک کەسمان هەیە با بڵێم وتاربێژمان هەیە هەندێکیشیان خۆبەخشن وەکو خۆبەخش وتار دەلێن ئەگەر مەجارم دەی یەکێک لە وتاربێژەکانەوەی کە مامۆستا باسی کرد یعنی لە ماوەیەک پێشێسە چەند مانگێک گوتویتی ئەگەر کەسێک نێتە نوێژی بەیانی و نوێژی بەیانی لە مزگەوت بە جەماعەت نەکاوە کافرە لە وتاری هەینی باسی کردووە
ئەمە لە کوردستانی خۆمان تا ئێستا لە زۆرێک لە مزگەوتەکان ئەو عارەبانەی کەوا ئەوەکو ئاوارە لێرەنا بەشێک لەو عارەبانە کە پێشتر بابرێن لە ناو بەعس تا پلە و باڵای بەرزیان هەبووە و کەسانێکن فکریان تونڕەوانەیە لە کوردستان بانگ دەدەن لە کوردستان پێشنوێژی دەکەن لە کوردستان لە مزگەوتەکان جاریوات دەمینەوە حتا دەرسی دەڵێنەوە ئەمانە بەڕاستی وەکو ڤایرۆسێکن ئەمە لە ڕێگەی ئەواننەوە ئەو فکرانە بڵاو دەبێتەوە حتا یەکێک لە ئەو کەسانە عارەبانەی کە ئیمامەتی کردووە لە مزگەوتێک بە مامۆستای مزگەوتەکەی گوتووە دوعای وەسیلە بۆ دەخوێنی دوعای وەسیلە مەبەستم بۆ بینەران ئەوەیە اللهم رب هذه دعوة التام کە پێشی دەستپێکردنی نوێژە ئەو فاتحەی پاشی بانگ هەر کوفریە سەڵاوات لێدان ئێوارێت جمعان پێشان کە عسرەکە و ئێوارەکە سەڵاوات لێ دەدرا و خەڵک دەیزانی سوێنێت جمعایە و چۆن دەڵێ شتێکی خۆش بووە ئێستاوانە هەموو بۆتە بیدعا هەموو بۆتە کوفر سەڵاوات لێدان لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بوویتە کوفری ینی کەسێک سەڵاوات لێ بدە کافر دەکرێت لە بەشێکی زۆری مزگەوتەکانی کوردستان ئێستا بانگی یەکەمی خودبەشیان نەهێشتووە تەنها بانگی دووەم اینجا بەکڕی بێدەنگ یعنی وهان لێ کردووە دینەکە و عیبادەتەکەیان وها مجرد کردووە لەزەتی بڕوا بکە عیبادەت و مزگەوت نمایە بەڵێ مامۆستا ببوورە ئەگەر مەجالم بدەی وڵی دوو خالم هەیە گەر باسکەم یەکێکی دیکە لەوانە با بڵێن ئەو فکرانەی کە هاوردە دەکرێت بۆ ناوڵاتی ئێمە تا ئێستاش ئەو فکرانە ماڵ و منداڵ و ژن و کچ و خاکی کوردستانی پێ حەلالە یعنی خاک و میلەت و منداڵ و ژن و کوچی ئێمەی پێ غەنیمەیەکە بۆ خۆیان ئاتە لەو کاتێک کە داعش هجومی کرد لەو ڕۆژە سەختەی کە با بڵێم لە کەرکووکەوە هاتون و کەرکووکیان داگیر کرد عارەبێکی زۆر بە پێخواسی دەهات هەر بە فەیسبوک هاواریان دەکرد دەگۆ دەچینە هەولێر بە مەرزیە و بە وەنەوشە و بە و سیارە گران بەهانە دێنەوە جاریە لەگە خۆمان دێنینەوە ملاحەزەیەکی تر هەبووە گەر ئاماژە پێ بکەم لە چواری هەفتی 2014 ئەو ڕۆژەی کە بەناو ئەبوو بەکر بەغدادی گۆڕ بە گۆڕچێ کە کاتێک خوتبەیدا لە مووسڵوە ئیعلانی خلافەتی ئیسلامی کرد بەداخەوە کە ئەو ناوە جوانە ئەو ناوە پیرۆزە لە ئیسلام ناوێکی پیرۆزە ئەو کەسە ئەو ناوەیشی ناشرین کرد لەو کاتەیەکێتی زانایان و مامۆستایانی ئاینی پەیامێکی کراوەیان نووسی مامۆستایانی کوردستان بە ناوی 5,000 مامۆستای کوردستان پەیامیان پێگەیاند کەوەی تۆ دەکەی هەمووی غەڵەتە ئەوەی تۆ دەکەی دژی دینی ئیسلامە ئەوەی تۆ دەیکەی دژی قورئانە دژی فەرمودە جوانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەنی لەو کاتە پێشی هەموو دەوڵەتێک پێشی هەموو زانایانی جیهان مامۆستایانی کوردستان زانایانی ئاینی کوردستان ڕەدی ئەو فیکرە و ئەو دەوڵەتە و ئەو خلافەتەشیان کرد کە ئەوان دایان ناوە بەڵێ مامۆستا سوپاس دەکەم حەزمە کرد گفتوگۆکە زۆر دوور و درێژتر بە بەڵام کاتەکەم نیژەرەوەندێ بەڕێز دکتۆر ماجید ینی چی بکرێت بۆ ئەوەی ئەگەر لای جەنابەت ئەکیت هەندێک پۆینت و خاڵ هەبێت بۆ ئەوی ڕوبەڕووی ئەو فکرە ببینەوە گەر کەمینێش بێت بۆی ئەو ئاینە ئیسلامە کوردانە پاکە میان ڕەوە زاڵ بێت بەسەر هەندێک فکرەی لادەردا بڵێ بەڕێزەکەم ئێمە هۆشیاری تاک ئێجگار گرنگە ئاوردانەوە لە پەیامی پەروەردەی نێو قوتابخانەکانمان ئێجگار گرنگە و پێداچوونەوە بەو پەروەردە زارێکیی کە لە نێو قوتابخانە و مزگەوتەکانە دەوترێتەوە کە بیر و بۆچوون و بۆن و تندڕەوی لێدێ ئێجگار گرنگە ئێمە ئەگەر تەماشای مێژوو بکەین دەبینین لە تەواوی پارچەکانی کوردستاندا وەکو باسم کرد و چەندین جاری دیکەش وتومە ئەم بیرە ڕادیکاڵە ئیسلام گەراییە دەرهاویشتەی پرۆژە دەرەکیەکانە مەسەرەن لە باکووری کوردستاندا لە کۆتایی هەشتاکان و بە درێژایی نەوەدەکان تا ساڵی 92 ئێمە حیزبی ئیسلامی کوردی تورکیامان هەیە بۆ خۆم چەند توێژینەیەکم لەبارەوە وەرگێڕاوە لە ئینگلیزیەوە بۆ کوردی و بە ناوی حیزبی ئیسلامی کوردی تورکیا بڵاو کراوەتەوە دەبینین ڕاستەوخۆ دەستگای میتی تورکی لە پشت ئەم هێزەوە بووە کە تەفرەقە و ناکۆکی و جوداخوازی لە نێو کۆمەڵگەی کوردیدا دروست کردووە کۆمەڵێک گەنج بوون لە کتێبخانەکان و لە مزگەوتەکانی شەوە هاتوونەتە دەرەوە دەیان پیاوی جوانی وەکو موسا عەتەریان لەسەر شەقامەکاندا تیرۆر کردووە سەدان ژنی هونەرمەند و کچی سەماکەر و پیاوی ڕۆشنبیر و زانای ئاینی نوێخوازیان سەر بڕیوە هەتا وەکو ساڵی 92 کە عەبدوڵڵا وەجەلان دەستگیر دەکرێت ڕاستەوخۆ ئیدی دەوڵەتی تورکیا پێویستی بەم هۆزە نامێنە سەر کوردەکانیان وەکو چۆن خەڵکیان لەسەر جادە دەکوشت بەو جۆرە لەسەر جادە تیرۆرکران
لەبەر ئەوە تەماشای ئەم حاڵەتەکە نمونەی لەو جۆرەیەمە لە کوردستانی ڕۆژهەڵاتیشدا دەبینین نمونەی لەو جۆرە لە ڕۆژاوای کوردستانیشا دەبین لە وڵاتی خۆشماندا هەیە ئێمە دەبێ و دەسەڵات و یاساکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگەی بەوەداوە کە هێزێکی ئیسلامی سیاسی بە شێوەیەکی یاسایی هەبێ ئەمە هیچ ئیشکالێتێکی تێدا نیە خەبات بکەن وەکو چۆن بزوتنەوەی ئیسلامی لە ساڵی 1970 و لە ڕاپەڕینی 1990 دیار ڕۆڵێکی جوانمێرانە و جوانی بینی لە ئازادکردنی ناوچەکانی کوردستاندا شانازیە بۆیان بەڵام تێکەڵکردنی ئەم فیکرانە بە تایبەتی لە دوای 2023ەوە بە تایبەتی لە دوای دروستبوونی قاعیدەوە بە تایبەتی لە دوای دروستبوونی جندول ئیسلام و ئەنسار الئیسلامەوە بە تایبەتی لە دوای دروستبوونی سەدان ڕێکخراوی جیهادی تونڕە و لە پاش ڕووخانی سەدامەوە ئەوانە بەبێ پەردەوە بە ئاشکرا دەبینین هێزداهاتوونەتە نێو کۆمەڵگەی ئەمەوە و خانە و ڕێخستنە شاراوەکانیان هەیە پێویستە ئاسایشی هەرێمی کوردستانی پێویستە زانایانی ئاینی پێویستە قوتابخانە و زانکۆکان ڕێگری لەم تەوژمە بکەن ئەمە گرفتێکی نێونەتەوەییە تەنها کوردستانی باشووری نەگرتووەتەوە تەواوی وڵاتانی ئێمەی تێدایە دەزانین سووریا بە چه دەردێک ڕۆشتووە بەڕێزەکان بە پێی دوایینداتا زیاد لە 900 ڕێکخراوی ئیسلامی جیهادی لە سووریادا هەیە هیچ کامیان ناچێتە بەرەیەکەوە لەگەڵ ئەوی دیکەدا هەمویان یەکتری بە کافر دەزانن بۆچی ڕێگە بدەین ئەم فیکرە تێکەڵی دینی ئیسلامی ئێمە بێ دینی کوردەواری ئیسلامی ئێمە بێ کە لێوان لێوە لە گیانی تەسامح و لێبوردین بەڵێ دکتۆر بەڵێگەر فەرموو بۆ بورە گفتوگۆکەمان گرینگە و ئەمەوێت درێژەی پێ بدەین بەڵام کاتی بەرنامەکەم تەواو بوو سوپاس بۆ بەڕێستان بەڕێز دکتۆر ماجید خەلیل لێکۆڵەر سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ بەڕێز مامۆستا ڕاعد ئۆمەر بلی مامۆستای ئاینی سوپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا مەسعود زاف تاربێژ و مامۆستای ئاینی سوپاس بۆ میوانەکانم بە هیوای ئەوەین کە ئەو گفتوگۆیە لە ماوەی ئەو 50 خولەکەیە سوودبەخش بوو بێت بۆ بینەرەکانمان و وەکو دەستگای میدیای کورسات هەوڵ دەین لەگەڵ مامۆستایانی بەڕێزی ئاینی و لەگەڵ لێکۆڵەرانی شارەزای وەکو بەڕێز دکتۆر ماجید بەردەوام بین لەسەرەوەی کە بتوانین ئەو ئاینە ئیسلامە پاک و نەزیهەی کە چەند ساڵە کورسودی لێبینی وە زاڵ بێت بەسەر کۆمەڵێک فکری لادەری کە بەڕاستی ئەوێت سواری ئەو شەپۆلە جوان و نازداری ئاین ئیسلام بێت بۆ تێکدانی کۆمەڵی کوردی لەگەڵ هاوکارەکانم بەرنامەی ڕەهەندمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.